نەتەوە یەکگرتوەکان داوا لە زلهێزانی نێونەتەوەی دەکات کە ئۆپراسیۆنی لەشکری دەوروبەری ڕەقەی پایتەختی دیفاکتۆی داعش بۆ ماوەیەکی کاتی ڕابگرن لە کاتێکدا نیگەرانیەکی زۆریان هەیە لەمەڕ پارێزراوی هەزاران کەسی سیڤیل کە لە ناو ڕەقا گیریان خواردووە. ئەم داواکاریەی نەتەوە یەکگرتوەکان بۆ ڕاگررتنی کاتی شەڕی ڕەقا بە مەبەستی ڕێگەگرتنە لە قەیرانی مرۆیی لەوێ تا ڕێگە خۆش بکات بۆ نزیکەی 20,000 کەسی سیڤیلی کە لە ناو ڕەقا گیریان خواردووە خۆیان دەرباز بکەن و داواش لە هێزەکانی هاوپەیمانان بە ڕێبەرایەتی ئەمریکا کراوە کە هێرشە ئاسمانیەکانی کەم بکاتەوە کە بوون بەهۆی زیانی گیانی. سەبارەت بە ڕەقا ئێمە ئەمڕۆ لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە داوا لە هەموو ڕێکخراوە مرۆییەکان و ئەندامانی هاوپەیمانان و ئەوانەی کە هاوکاری دەکەن لە کۆنتڕۆلکردنەوەی ڕەقا دەکەین کە ئەوەی لە توانایاندا بێت بیکەن بۆ ڕزگارکردنی خەڵکی سیڤیل. کەشتەکانی سەرفراد نابێت هێرش بکرێتە سەریان. ئەو کەسانەی کە لە ڕەقا دەردەچن نابێت ڕوبەڕووی مەترسیەکانی هێرشە ئاسمانیەکان ببنەوە. ڕاوێژکاری کاروباری مرۆیی نەتەوە یەکگرتوەکان بۆ سووریا گوتیشی داعش هەموو هەوڵێک دەدات تا ڕێگە بگرێت لە دەرچوونی ئەم خەڵکە بۆ ئەوەی وەکو قەڵغانی مرۆیی بەکاریان بهێنێت. هاوکات هێزەکانی سووریای دیموکرات لە ڕۆژی پێنجشەمە گرتەیەکی ڤیدیۆییان بڵاو کردوتەوە کە تیایدا نیشان دەدات خۆیان ئامادە دەکەن بۆ هێرشێک بۆ سەر ڕۆژئاوای ناوەندی ڕەقا. بەڵام لە ئێستادا پێشۆچوونەکان زۆر بەکاوە خۆیە لە کاتێکدا دەڵێن داعش سیرەگر ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراو و بۆمبی چێنراو بەکاردەهێنێت. لە کاتێکدا شەڕی دژ بە داعش لە ڕەقا بەردەوامە هەوڵەکانی چارەسەرێکی سیاسیش بۆ شەڕی ناوخۆی سووریا هەر نەوەستاوە. پێشەوەچوونی گرنگ کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەدەست هێنرابن کۆبوونەوەکانی ڕاز بوون لە نێوان چەند لایەنی ئۆپۆزیسیۆن. ئێمە بەردەوام زانیاریمان پێدەگات. ئێمە بارودۆخەکە تاوتوێ دەکەین هەر کاتێک شتەکانمان بۆ ڕوون ببێتەوە بڕیار دەدەین. جا هێشتا شتەکان لە بواری هەڵسەنگاندندان. جا ئەمە گرنگە لەبەر ئەوەی لە بەرچاوگرتنی ئەوەی کە لە ڕاز ڕوویدا ئێمە لە داهاتوودا هەنگاو دەنین. شەڕی سووریا لە ساڵی 2011ەوە بەردەوامە و بووە بەهۆی کوشتنی 10,000 کەس و ئاوارەبوونی 100,000 کەس و لە ساڵی 2014شەوە داعش دەستی گر بەسەر بەشێکی زۆری سووریا و عێراق و شاری ڕەقەی وەکو پایتەختی دیفاکتۆی خەلافەتەکەی ڕاگەیاند. لە مانگی شەشەوە هێزەکانی سووریای دیموکرات بە پشتیوانی هێرشە ئاسمانەکانی هێزی هاوپەیمانان دەستیان کرد بە ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی ڕەقا.